زنجیرەیەکی نوێی بەرنامەی دکتۆرەکانتان پێشکەشەکەین. زانیوتە کە شتێک هەیە لە لەشتا کە درێژەکەی 25 پێیە، هەموو 7 ساڵێک گەشە بە دەستەیەکی تەواوی ئاوایی، هەموو شتێک کە نەتزانیوە لەسەر لەشت، هەروەها لە ڕۆژێکە 10,000 جارەکشێت و پاڵ بە زیاتر لە گاڵۆنێک خوێنێت لە دقەیەکدا. پاشان ئەگەر حەستان لە سوشیە، گوێبیستمان بن لەوانە نییە ماسی تاکەشت پێ کە لەگەڵ خواردنی سوشیا بچێتە لەشتەوە. هەروەها ملیۆنەها لە ژنان بەدەستی ئەمەوە ئەناڵێنن. تەنها ئەمێ ژیانی ئاساییم بۆ بگەڕێتەوە. ئەگرێ مەترسی لەسەر ژیانە هەبێت. ئەمڕۆ لە زنجیرەیەکی نوێدا من دکتۆر ئۆردۆنم، خۆم ئامادەکەم بۆ وردبوونەوەیەک بۆ تەواوی لەش. ئەم پارچە کەرەستەیە بینن، ئەمە باشترینە لە ڕووی وێنەیەکی سێڕاندیەوە. من ئامادەم، هەستەکەم زۆر باش بم، بەڵام خەمی ئەوەمە لە ناوەوە ژەنگم کرد بێت. ئەگەر هەرگیز ویست بێتتان بزانن کە ناوەوەتان چیتیایە، ئەوە باشترە ئەم زنجیرەیە لە دەست خۆتان نێن. من ئامادەم بۆ دەستپێکردن.